عینی شتەکە بە لۆدانی نەبی ئەو ڕۆ لەسەر نابێت قانونی نەشتێنی لەسەر نابێت. ئەمەڵقەی بەرنامەی ترافیک لە ماوەی چەند مانگێک ئامادەکراوە کە تەواوی بەرنامەکە باس لە دیاردەیەکی مەترسیداری هاتوچۆ دەکات جیا لە زیانە گیانی و مادیەکانی بۆتە مای خەڵک بێزارکردن. ترافیک بەشێک لەو مەترسیانە نمایشەکە کە بەشێکیان هەڕەشەن بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی و گیانی شۆفێران و ئاستەنگ بۆ هاتوچۆ. سەرەتا باس لەو ڕێگا و شەقامانە دەکەین کە ئۆتۆمبیلانە کردویانە بە گۆڕەپانی نمایش و پێشبڕکیەکانیان، ئاویش ڕێگەکانی 120 مەتری و 150 مەتری هەولێرە. لەگەڵکردنەوەی ئەو ڕێگا پێشکەوتوانە بەشێک لە شۆفێران تووشی ڕووداو دەبن بەهۆی لەزەتی تیژڕەویان و ئەمە وای کرد بەڕێز مەسرور بارزانین سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆنەی کردنەوەی جوتساییتی خێرای ڕۆڤیا گۆپاڵ لە نێوان هەولێر و دهۆک پەیامێک بە شۆفێران بدات تا پارێزراو بن و ئەو خزمەت گوزارێ ببێتە مای حەسانەوە نەک ڕۆحکێشانیان. ئەڤڵاتێت هێژە ڕاستە ئەفریقا دیاسانکاریە بۆ هاتوچوونێ دروستکات بەس ئەس داخوازە لەنگوتکەم باشترین شێوە استیفادە لێ ببین و مخابنیڤە هەمە ساڵێ ئەم بینین و سەدان کەس بنە قوربانی یان بریندار بن یان مخابنیڤە گیانە خول دەستدەن لە ڕوودانێت هاتوچوونێ. هیڤیا منەوە گوێی خوب دەنە ژیرەت و ڕێنمایەت پۆلیسێن هاتوچوێ و باشترین شێوە مفایل و جادانە بینن و وەلێ نەکەن خودێ نەکەت بۆ هەندێ زووتر بگەنە مەوعدێ خۆ زووتر بگەنە جێ خۆ سەریع بچن و تووشی ڕوودانەکە نەخۆش بوو. ئەوی جێگای داخە بۆ پۆلیسی هاتوچۆ و خەڵکی گشتی بوونی ئەو دیاردە مەترسیداریە کە شەوان لەو ڕێگا و شەقامە جوان و سەرنجڕاکێش و سەرێکیانە نمایشی مەترسیدار و پێشبڕکێ لە ناو جەرگەی هاوڵاتیان و هاتوچۆکەران دەکرێت. جگە لە زیانی گیانی و مادیەکانی ئەو جوانی شەقامانە تێک دەدەن و دەی شێوێن. شارەزایەکی هاتوچۆ دەبینین کە خۆی چەندین ساڵە پۆلیسی هاتوچۆ ئەفسەر بووە، ئەویش حەمید عەبدولقادر. ئەو ئێستا خانە نشینە بەڵام بەهۆی زۆری ڕووداوی هاتوچۆ بەردەوامە لە هۆشیارکردنەوەی شۆفێران. 7 ملیار و قسوور هاوڵاتی هەندەم گۆی زەویەدا هاتووەکەن. ئەم هاتووە یاسایەکی گرتوتە خۆی ئەو یاسایەت جێبەجێنەکەی دەمری زەرەری سامانیەکەی کەمەندامەبی. لەبەر ئەوە من داواکارم لەسەرجەم بەرپرسان لەسەرجەم هاوڵاتیان لەسەرجەم لایەنی بەرپرس تەفعیلی یاسەکانی هاتووە بە شێوەیەکی ئازانەتر و شارەسانیانەتر بکرێ بۆ ئەوەی لەوە زیاتر خوێنی گەرگۆشەکانمان لەسەر شەقامەکان بکڕۆ نەڕوە. چکە بەڕاستی یعنی ئەوەی کە من دەیبینم تا ئێستا لە وڵاتی ئێمە یاسەکانی هاتووەکو خۆی جێبەجێ ناکرێ بۆیە زەرەرێکی سامانی و زەرەرێکی گیانی بەر ئەم میلەت سیستەم دیدەی ئێمە دەکرد. بەهۆی پێشبڕکێ ڕوودا و دروست دەبێت و سەدان شوێنی گاردەلەکان تێک دەشێن. ڕێگاکان دەگرن و با دەنگە بێزارکەرەکانیان ژاوەژاو دروست دەکەن و شەقام دەهەژێنن. بەشی زۆریان بێ تابلۆن و ڕەنگی ئۆتۆمبیلەکانیان گۆڕاوە.
زۆر جاریش بۆ هاندانی خەڵک و تێکدانیەوە شەقامانە لە ڤیدیۆ لایفەکان بە شاراوی هانی بەشێکی گەنجان دەدەن وەک خۆیان یاسا بشێنن. هەموو کارانەی دەیکەن پێچەوانەی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆیە و پۆلیس لە هەوڵی دەستگیرکردنیاندان. یعنی یەک شتەکە بە لۆدانی نەبی ئەوڕۆ لەسەر ناوی قانونی نەشتێ لەسەر ناوی تێدەگەی پێتا پێمان بگاتە پێتان کرا ئەو بە خۆشی پێمان کرا ئەم چۆمیش لەگەرە گروپێمە ڕاستە بۆ خۆت وا دەزانێ بەزەم لە لایەشکەمە پێمان کرا بە خۆشی نەکرا کۆرە بشی ئەو لە ترافیک بەردەوام دەبین و دەچینە قایمقامێتی هەولێر. قایمقام نیگەرانە لە ڕەفتاری و شۆفێرانی ئەو سەرپێچیانە دەکەن و باس لە سزای تون دەکات. ئەوەی ئێمە تێبینیمان کردووە کە وەکو جۆرە قومارێکی لێ هاتووە لەسەر پارە ئەو جۆرە پێشبڕچیانە دەکەن یاخود مڕاهەنات دەکەن لە چەند ڕووەوە شتێکی نایاساییە شتێکە ڕێگە پێدراونێ ئێمە بە توندی ڕوبەڕووی دەبینەوە ڕێگەش پێ نادەین بۆ مەبەستەش هەمانجێکی تاومان لەگەڵ هەموو لایەنەکان هەیە بە تایبەت بەڕێوبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر کە داوامان لێکردوونە کە لە کاتی ئەوەی کە تێبینیان کرد هەر بەرنمەیەکەیە یاخود هەر نیازێکەیە لەلایەن چەند کەسێکەوە کە ئەو جۆرە کارانە ئەنجامدەن ئاگادارمان بکەنەوە بۆ ئەوەی ئێمە ڕێگری لێ بکەین و ئیزراعاتیش بکەین ئێمە هۆشداریشمان دایتە ئەو گەنجانە ئەو کەسانەکەوە ڕێگەیان پێ نادەین. کاک 21 ڕاستی سێ کاکە مۆستانگە چی شینە باشە گەیشتێن دەراگادارم کۆوە لە لای کاپتریەکانی ویتالە. سەبارەت بەو دیاردەیە و پلانی هاتوچۆ بۆ ڕێگری لەو سەرپێچیانە فازڵ حاجی گوتەبێژی هاتوچۆ دەبینین. ئێمە شەقامە خێراکان کە دروست کراوە لە شاری هەولێر کە هەمانە چ لە ئەوەی کە ئێستا بەشێکی دروستکراوە 150 متری چ ئەوەی کە تەواو کراوە 120 متریە ئەوانە لە بۆ ئاسانکاری هاوڵاتیان دروستکراوە لە بۆ کەمکردنەوەی جەنجاڵی دروستکراوە لە بۆ ئەو دروستکراوە تۆ بتوانی لە هەر شوێنێکی هەولێر هەر کارێک دەبێتن بە ماوەی نیو کاتژمێر و کەمتر بیگەیە. ئەوە مەبەستە سەرچەکەی دروستکردنی ئەو ڕێگانە بوو لە بۆ ئەوە دروست نەکراوە کە چەنگەنجێک بەکاری بێنن لە بۆ پێشبڕچێکردن و سیباق و دریفتکردن. ئەوەی کە ئەو گەنجانە دەیکەن یاخود هەندێک کەس کە بە ناوی ئازادی و خۆشی و خۆشگوزەرانی یاخود دەربڕینی خۆشی گەنجان دەکەن ئەوە هەڵەیە و سەرپێچیکی زۆر گەورەیە و پێویستە خۆیانی لێ بە دوور بگرن چونکە ئێمە لەو حاڵەتانە بەڕاستی ئیجراعاتی زۆر تند لەگەر ئەو کەسان دەکەین کە بە تایبەتی لە شەقامەکان درفت دەکەن یاخود مسابقە و پێشبڕچێ دەکەن کە زۆر باشی زانین زۆرێک لەو مسابقە و پێشبڕچیانە هەر بۆ خۆشی نییە کۆتاییەکەی بە چەندین دەفتەر دۆلار و وەکو جۆرێک لە مقامەرە و قمارکردنی لێ هاتووە. چەندین جار لە کامیراکانی چاوێریش تۆمار کراوە خێرایی 260مان هەیە 240مان هەیە 200مان هەیە 180مان هەیە واتای عنی کاتێک دەگاتە 240 تۆ حسابێ بکە ئۆتۆمبیلێک ئەگەر وەزنی تەنێک بێتن لە بۆ نمونە یاخود 800 کیلۆ بێتن کە زۆربەی ئۆتۆمبیلە ساڵۆنەکان وەزنەکان 800 کیلۆیە ئەگەر زۆر بە ئاسانی بە یاسایەکی فیزیایی لێکی بدەیەوە لە خێرایی 240 لەوانەیە وەزنی لە ماوەی لە نێوان 4 بۆ 5 کیلۆ ببینێتەوە باشە 4-5 کیلۆ لەسەر ئەو شەقامە بڕواتن تۆ بڵێ ئەگەر
بچووکترین تاسا بچووکتریشت بچووکترین هەوڵ لە بۆ ڕێڕە و گۆڕین ئەگەرێت کارساتێکی لێکەوە. دەبینین ئەم جۆرە دیاردەیە لە زۆربەی شارەکان هەیە بە تایبەتی ئەمانە دەیانەوێت لە شەقامی 120 متری شەقامی 150 متری لە شاری هەولێر گربوونەوە بکەن و ئیزدیحامی دروست بکەن لەسەر شەقامەکان و ڕەوشی هاتسۆ بخنە ژێر مەترسیەوە خەڵک تووشی ڕووداوی هاتسۆ بکەنەوە ناڕحەتی بۆ خەڵک دروست دەکەنەوە بۆ ڕووداوەکانی هاتسۆش کێشەیەکی سەرەکیە بەڕاستی لەسەر شەقام ترسيام يعني الرسول چند تا مشروبتان دەخوات؟ لا والله ئەو مەشروبەی چێ بوو؟ لا والله مشروبيام بناخذ ئەو مەشروبەی چێ بوو؟ من دیت مەشروبەکەت فڕەدا والله مشروبيام بناخذ ها؟ دەبی لەو قەت سەریعی شارێوا لێ بخوری؟ لا ها؟ والله دەبی بۆ شەوێ خۆتەوە سەرخۆش بکەی و ماڵی خەڵکی وێرانکەی؟ لا والله مشروب كمبيوتر هەردوو ئاگەت دەخۆنی ئاگەت دەخۆ بوو لە جادێ سیارەت کوداژ پێشبڕشێ دەکەن لە نێوان یەکتری لەسەر پارە پێشبڕێ دروست دەکەن و چەندین جار چەچیان بەکارهێناوە بەرامبەر یەکتری لە کاتی دۆڕاندن و لە کاتی برنەوە ئەمانە کە مسابقە لەگەڵ یەکتی دەکەن یەکێک دەدۆڕێنی ئەوەی تر دەباتەوە دەبێتە هۆی ئەوەی شەڕ و ئاژەوە لەسەر شەقام دروست دەکەن و دیاردێکی زۆر ناشرین بەڕەوشی هاتچۆ لەسەر شەقامەکان دەدەن دەکەونە دوای یەکتی بە چەندان کیلۆمەتر لە دوای یەکەوە دەبن و مەترسی بۆ خەڵک دروست دەکەن بۆ سەرجانی خەڵک دروست دەکەن ڕووداوی هاتچۆ دروست دەکەن و بەڵکو چەچیان بەرامبەر یەکتی بەکارهێناوە و کێشەی زۆر گەورەتر لەوەی دروست بکە ئەوان گربوونەوەیان بۆ کردووە.
سەرەتا وەک چەند شەوێکی پێشووتر لەگەڵ پۆلیسی هاتوچۆ لە گەڕان و چاودێری شەقامی 120 مەتری و 150 مەتری بووین. پێشوی بگەینە گۆڕەپانی پێشبڕکی ئۆتۆمبیلانە لە کاتی چاودێری شەقام تووشی ڕووداوێکی هاتوچۆ بووین کە لە نێوان دوو ئۆتۆمبیل ڕوویدا. هۆکاری ئەو ڕووداوەش لە شەقامی 120 مەتری خێرایی و مەسبوونی شۆفێر یەکێک لە ئۆتۆمبیلەکانە. پۆلیس لێپێچینەوەی لێ دەکات. هاكا جاوا مشغول او مشغول فاردي مشغول بينوا سرعات بو مشغول بشي فارديا خوش بو غيري بس ابلان كابل شيء او شيء كده مای داخە شەقامێکی ئەوها جوان 150 مەتری لە هەولێر 120 مەتری بە هەمان شێوە بە شێوازێکی زۆر مۆدێرن خزمەتگوزاریەکی زۆر جوان کورتکردنەوەی ڕێگاکان کورتکردنەوەی کاتەکان بەداخەوە بەشێک لە شۆفێران ئیستیغلالی ئەو شەقامانە دەکەن لە بۆ چەند حەز و ئارەزویەکی خۆیان ئەنجامدانی پێشبڕکێ ئەنجامدانی لاساری نمایش کە ئەوە دەبیتە مای ئەوەی بەڕاستی هاوڵاتیان گلەیی بکەن دەستدرێژی بۆ سەر شۆفێرانی دیکە بۆ نمونە شکاندنەوە سەر شۆفێران دەرچوون لە لای ڕاست کە ئەوانە هەمووی سەرپێچی یاساکانی هاتوچۆنە و نەتیجەی ئەوانەش هەمووی ڕووداوی زۆر گەورەی هاتوچۆیە چونکە شەقامەکان خێراییەکی زۆریان هەیە لە ساو شەقامەکانی ناوشار. دوای چەند کارژمێر سەبارەت بە نمایشە ئۆتۆمبیلانە پەیوەندی بە پۆلیسی هاتوچۆی ئەنکاو دەکرێت. ئەوان لە ئامادەباشیدان و تیمەکان ئاگادار دەکەنەوە. دوای ئاگادارکردنەوەیان دەست دەکەن بە ڕێکارە پێویستەکان. بەڵێ هەڵمەچار جۆرم دیارە ئاگادارکرانەوە لە شەقامی 150 مەتری لای گەنجاستی دیارە چەند شۆفێرێک لەوێ نمایش دەکەن. دەست خۆش وەرگیرە لە هەڵمە دووە لەو هەموو نیدایەکانی سەر بەکارتی هاتوچۆی ئەنکاوە پەیوەندی بکەن بە شەقامی 150 مەتری جسری بە حەرکەی بە زووترینکە. لە هەڵمە دووە لە بۆ هەموو نیدایەکانی سەر بەکارتی هاتوچۆی ئەنکاوە پەیوەندی بکەن بە شەقامی 150 مەتری سەرجسری بە حەرکەی. هەندێک سیارە خەپچیان هەراسان کردیە بەگەیشتنتان لەوێن دەرێکە هیچ حرەکەتی مەکەن هەتا ئەمن دەگەم. شوێنی هەڵمەچار وەریگر بەسەر چاو حەمرین دووە وەریگر بەسەر چاو ئەمەد حەق وەریگر بەسەر چاو. زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بە بەردەوامی کە بە چاوی خۆمان دەیبینین هاوڵاتیان تووشی ئەو ڕووداوە هاتوچۆیانە دەبن دەبینین چ زەرەرێک ڕوودەداتن لە ئەنجامی پێشبڕکێ و نمایش و لێخوڕینی لاسار بە مۆبایل سێڵفی و لە پێناوی چەند کۆمنت و چەند لایکەشی دەبینی دەبنە مای هەراسانکردنی هاوڵاتیان. لە هەر یەکێک لەو حاڵەتانی باسم کرد هەر کاتێک بکەوتە بەرچاومان ڕاستە و خۆ دەست بەسەر ئۆتۆمبیلەکانیاندا دەگیرێتن بۆ ماوەی دەڕۆژ لە کاتی دووبارەکردنەوەی ئەو تەسەڕوفانەیان بە دڵنیاییەوە سزاکانیان قورستر دەبێت. جا هیوادارین هاوڵاتیان پابند بن بە ڕێنماییەکانی هاتوچۆ ئەو هەڵسوکەوتە نشیاوانەی کە لەگەڵ یاساکانی هاتوچۆ ناگونجێن وەلای بنێن و بە شێوەیەکی ڕێک و پێک شۆفێری بکەن. ئەمە ڕۆژانە دەیبینین خەڵک کەم ئەندام دەبێت زەرێکی مادی زۆر زەرێکی معنەوی زۆر بە هاوڵاتی و مافی گشتی دەکەویتن کە لەوانەیە بازەکەی بە مردن کۆتایی پێ یاخود بەکەم ئەندام بوون بۆ هەتایە لە ژیان کەەوە بەڕاستی بازەکی زۆر قورسە دەبینە ئەرک بەسەر لە حاڵەتی کەم ئەندامبوون دەبیتە ئەرک بەسەر دەوروبەرەکەی خۆی و پەشیمانیەکی زۆریش کە ئەو کاتە هیچ دادی ناداتن لە دوای ڕوودانی ئەو ڕووداوان. بێگومان مەترسی تەواوی هەیە لەسەر ڕەوشی هاتوچۆ لەسەر هاوڵاتیان لەسەر شۆفێران جەداوەکارین بە باشترین شێوە پابند بن بە یاساکانی هاتوچۆ بە ڕێنماییەکانمان چونکە هەموو یاساکان و هەموو ڕێنماییەکانمان لە بەرژەوەندی تەواوی شۆفێراندایە. ئێمە سپاسیان دەکەین کە پابند دەبن بەو یاسایە.
بۆ یەکەم جار ترافیک لەگەڵ پۆلیسی هاتوچۆ دەچێتە شەقامی 150 مەتری لەو کاتەی چەند ئۆتۆمبیلەیەک خەریکی نمایش و پێشبڕکێ بوون لەو ڕووداوە تەواوی و سەرپێچی و ڕاودونانی شۆفێرەکان تۆمار کراوە ئەو هەوڵەی پۆلیسی هاتوچۆ لەگەڵ ترافیک لە ماوەی هەفتەیەک بۆ دەداچوون و وەرگرتنی زانیاری لە هاوڵاتیانی شاری گەنجان و مامۆستایان ئەنجامدرا. هینانە و ڕووناکیەکان لە سەرەتادا دەکوژێنەوە دوایەوەی نزیک دەبنەوە بە ئامێری ئاگادارکردنەوە بانگیان دەکەن بۆستن و ئامۆژگاری بکرێن بەڵام لە دەست پۆلیس و یاسا ڕادەکەن. ژمارەکانتان تۆمار کرا ئۆتۆمبیلەکانتان ڕاگرن. ژمارەکانتان تۆمار کرا ئۆتۆمبیلەکانتان ڕاگرن. با درێژی ڕێگای 150 مەتری ڕۆمەسیف ڕادەکەن دوای چەندین خولەک لە ئاگادارکردنەوەیان پابند نابن و ناوەستن دانەوێت لە ڕێڕەوی دەواازەکان بڕۆن و دەرچن بەڵام بێئاگان لەوەی تەواوی دەواازەکانی دەرچوون داخراون. هەڵمە 6 حەمرین 2 شۆفێرەکانمان دیکەوەوانێ کەرکیان هەراسان کردیە ئاگادار بن لە ئامادەباشیدا بن. حەمرین 2 هەردوو ئۆتۆمبیل بۆ لای تو دێن مەدخەلەکەی دابخە. خێرایی بەکارمەینە چکە ئێستا کە مەدخەلەکانیان لێدا دەخەی مەزاری دەرچوونیان نامینێتن بام شەوەش نەمنتیش ڕووداوی هاتوێنە. خدمێکە ژیرەیە ئەوەی ڕەتەری ڕێمەسیفی ماتۆڵەیە. ئەیدی مەفرەزەکان سەرەتا هەموو دەواازەکانی دەرچوون و ڕێگا لاوەکیەکانی 150 مەتری دەگرن تا بەبێ ئەوەی تووشی هیچ پێکدەدان و ڕووداوی هاتوچۆ بن شۆفێرەکان دەستگیر بکەن. دانەوێت لا کۆتایی بەش یەکەمی شەقامی 150 مەتری بیان وەستێنن بۆیە هەموو دەواازەکانیان کۆنتڕۆڵ کردووە. هیدی لە کۆتای ڕێگای 150 مەتری کە دەزانن هیچ دەرفەتێکی ڕاکردنیان نییە دەوەستن و لێپێچینەوەیان لەگەڵ دەکرێت. دامە بەزە لە سیارەکە ماندی نەبی ئیجازە سەنەویت بێ زەحمەت هیچت پێ نییە ئەو هەموو سورعەتە لۆ جادەی 150 لۆ ئەوەی کرایە سیباق و هەراسانکردنی خەرشی و بەلاساری لێ بخڕیان لە بۆ ئەوەی کرایە خەرگی ئیسفادەی لێ بکاتن و حەقی عام بەکاری بینیتت بە داوای لێبوردنی ئیشەکەی تو پێک نایە داوا لێبوردن دەکەین. هەموو مخالەفەیەک پێویستە ئیجراعاتی یاسایی خۆی لەگەر بکرێ وانە مافی هاوڵاتی و حەقی هاوڵاتیانت خواردە ئێمەش ما ناچارین بە پێی یاسا ئیجراعاتت لە دژی وەربگرین ڕاستە هیوادارین دووبارەی نەکەی و دەست بەسەر سیارەکەشتدا دەجرێت لە ئەنجامی ئەو تەسەڕوفانەی کە ئەنجامتاندایە. وەریگرم فۆزمە کاپێ لێنە لە سیارەکەت سەوت دەستکاریت کردیا ئەوە سەوتی تەبیعی خۆی نییە. پێمان خۆشە لە خزمەتی هاوڵاتیان دابین و هاوکاریان دەکەین بەڵام ئەوەی تو مای ئەوەی نییە هاوکاری بکری لێ دەست بەسەر سیارەکە دادەجێت لە ئەنجامی ئەو تەسەڕوفەی کە کردی. بەڕاستی شوفێران هیچ بنیانویەکیان لە بۆ نمایتەوە لە شەقامەکانی 120 مەتری و لە شەقامی 150 مەتری گلەیی بکەن یان ناڕەزایی دەرببڕن لە خراپی شەقامەکان چکە بۆ پەڕیم
سەردەمیانە بنیاندراینە ئەو شەقامانە جا شۆفێر دەچیتن لە ڕێگەی مەست بوون یان پەیوەندبوونی بە هێماکانی هاتوچۆ تووشی ڕووداوی هاتوچۆ دەبی ناکرێت گلەیی لە ئێمە بکات یاخود گلەیی لەلایەنی پەیوەندیدار بکات